سەرچاوەیەک لە دادگای باڵای فیدرالی عێراق بە زوومی ڕاگەیاند تا ئێستا سکاڵای فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە دژی ڕاگررتنی موچە نەخراوەتە بەرنامەی دانیشتەکانی دادگاوە. سەرچاوەکە ئاماژەی بەوە کرد بەشێک لە دادوەرانی دادگای فیدرالی لە سەفەری حەج نەگەڕاونەتەوە و کاتی گەڕانەوەشیان دیار نییە. بەهۆی هەبوونی پارێزبەندیشەوە ناتواندرێت پابەند بە گەڕانەوە و ئەنجامدانی دانیشتن بکرێت، چونکە دانیشتەکانی دادگاکە بە گوێرەی ڕێککەوتنی دادوەرەکان دەبێت. بە گوێرەی سەرچاوەکەی زووم لە خشتەی دانیشتەکانی دادگای فیدرالیدا تاوەکو کۆتایی مانجی هەفت هیچ دانیشتێک بۆ دادبینیکردنی سکاڵاکەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەرخان نەکراوە. سکاڵاکە لە بەرنامەی کاری دانیشتەکاندا نییە. ڕوونیشی کردەوە دەکرێت بە دانیشتێکی بەپەلە و نائاسایی دادبینی بۆ ئەو سکاڵایە بکرێت، بەڵام تا ئێستا هیچ چەنگاوێکی لەو شێوەیە نەندراوە. دوای بڕیاری وەزارەتی دارایی عێراق بۆ ڕاگررتنی موچەی 8 مانجی موچەخۆرانی هەرێمی کوردستان، ژمارەیەک فەرمانبەری هەرێمی کوردستان سکاڵایەکیان لە دادگای فیدرالی تۆمار کرد، داوای دەرکردنی فەرمانێکی وەلاییان کرد بۆ دابەشکردنی موچە.